بینەرانی عزیزی ڕۆژهەڵاتی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەتی دیکە بەیەکەوەین لە پاڵ خەباتی مەیدانی و جەماوەری و ڕێکخستن و ئەو هەموو تێکۆشانانەی کە ئەحزابی کورد دەیکەن لایەنێک و بوارێکی دیکەی خەبات تێکۆشانە لە دەرەوەی وڵات خەباتی دیپلۆماسی بینینی وڵاتان سازکردنی پەیوەندی و گەلێک جۆری دیکە لە ماوەی ڕابردوودا پرسی کورد لە جیهاندا و لە دنیا لە دەنگدانەوەی زۆری بەخۆیەوە بینیوە کورد سەرنجی لایەنێکی زۆری دنیا هەموو لایەنەکانی دنیای ڕاکێشاوە بەڵام لەم سەرنج ڕاکێشبوونەی ئێستای کورددا بەداخەوە فکوسەکان و نەزەرەکان و بینینەکان لەسەر کوردی ڕۆژهەڵاتی نییە ئەم مقدمەیەم بۆ ئەوە کوتکەمڕۆکە میوانی دیداری تایبەت کاکسەلا بایزیدی ئەندامی دەفتەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و هاوکات بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵە لە واشنگتۆنی ئەمریکایە بەڕێزیانمان بان کردووە بۆ ستۆدیۆ بۆەوەی هەندێک پرسیاریان دەربارەی فعالیتەکانی ڕابردووی دەفتەری پەیوەندیەکانی کۆمەڵە لە ئەمریکا وەک وڵاتێکی گرنگ و هەروەها باقی فعالیتەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و چۆنیەتی مەچکردنی ئەو جۆرە خەباتە لەگەڵ خەباتی مەیدانی و جەماوەری و ڕێکخستنی ئەو پرسیارانیان ئاراستە بکەین کاکسەلاجان بەخێر بێ بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیوی پێشچی زۆر سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستە ڕۆژهەڵات تیوی بۆ سپاس کە ئەو دەرفەتان بۆ من داوە کە بیر ڕوانگەی خۆمان لەو بارەوە بخینەڕۆ سپاس سەرەتا لە باسی دامەزراندنی دەفتەری پەیوەندیەکانی کۆمەڵە لە 3 ساڵی ڕابردوودا یاواتە لە دیسامبری 2011ەوە پاش پلەنۆمی یەکەمی کۆنگرەی سێزدە ئەو دەفتەری پەیوەندیەکانی کۆمەڵە لە واشنگتۆن دامەزراوە ئێوە بەرپرسایەتی و دەفتەرە و چۆنیەتی پەیوەندیەکانی ئەوانەتان لە ستۆ گرتووە دەربارەی ڕۆڵ و کارکردی ئەو دەفتەرە لە ماوەی ڕابردووداوە پەیوەندیەکانی کۆمەڵە لە واشنگتۆن و ئەمریکا دەربارەی هۆکارەکانی دروستکردنی ئاوە دەفتەرێک و ئاوە ئۆرگانێک هەروەها فعالیتەکانی ڕێزی فعالیتەکانی لە ماوەی ڕابردوودا دەستکەوتەکانی ئەمن یەکەم پرسیارمەوەیە کە لەو بارەیەوە بتوین بەڵێ وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد ساڵانێکە کە خەبات یا چالاکی لە دەرەوەی وڵات بوو بەشێک دیپلۆماسی بە تایبەتی بۆ ناساندنی پرسی کورد بە گشتی و هەروەها پرسی کوردی ڕۆژهەڵات بە تایبەتی لەسەر و بەرنامەکانی کۆمەڵە و دیارە هێزەکانی کوردستانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و هەر لەو پەیوەندیەدا دوای ماوەیەکی زۆر چەند ساڵێک ئامادەکاری بۆی هەندێک تەکنیکی و هەندێک ئامادەکاری پێشوختی پێویست بوو دوجار لە پلەنۆمی دووەمی کمیتە مەرکەزی هەڵبژارداوی کۆنگرەی سێزدە بڕیار لە سپتامبری 2011 بڕیار درا کە ئۆفیسێکی پەیوەندیەکان لە واشنگتۆن بکرێتەوە و لەو ئەو پێەیە کۆمەڵێک ڕێگا بەرنامە و پرۆگرامی بۆ دیاری کرا کە بوارەکە زۆر بەرفراوان بوو بە پێی ئەوەی کە ئێمە بەنسبەت ئوروپا پێشنێکی کەمترمان هەبوو هەرچەند ڕێبەرایەتی کۆمەڵە لە ساڵانی پێشتری ئەو دەفتەرەش ناوە بەناوە سەردانی واشنگتۆنیان کردو بە بۆنەی بۆر و کۆبوونەوە تایبەتەکان یا سەردانی هەندێک ناوەندی حکوومەتی کراوە بەڵام بوونی دەفتەرێکی دایمی زۆر بە پێویستاندرا هەر بۆیە ئەو دەفتەرە لە ئەوکو ئاماژتان پێکرد لە دەسامبر 2011 کراوە و کۆمەڵێک بوار لە خۆ دەگرێ بە تایبەتی واشنگتۆن لە بەرگرینجی ئەوەی کە جێگە لەوەی کە پایتەختی هیچێک لە گەورترین زلهێزەکانی ئەمڕۆی دنیاە بەهۆی بوونی کۆمەڵێکی زۆر تینگتانک و ناوەندی لە کۆڵنەوەی سیاسی کە جێگای بایەخن هەم بۆ داڕشتنی سیاست دەرەکی ئەمریکا هەم لەسەر ئاسی جەهانی و هەروەها بوونی دام و دەستگاکانی حکوومەتی ئەمریکا و هەروە بوونی هەزە کوردستانیەکانی دیکە و کۆمەڵێک بواری دیکە کە تایبەتمەند واشنگتۆن تایبەتمەند کردەوە بۆیە لەو ڕاستایەدا بوو کە ئەم چالاکیانە ڕێکخرا و ئەگەر چی ئەوە سەرەتایەک بوو سەرەتایەک کەمە دەستمان بکرد بەڵام خۆشبەختانە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە هەر کام لەم بوارانەدا هەندێک دەستکەوت بووە ئەگەر چی مە پێمان وایە دەبێت زۆرتر بکرێت دەبێت زۆرتر بێ بەڵام لە پەنا ئەوەشدا بەو ڕووداوانی کە لە سەرتا باستان کرد ئەو ماوەیەدا لەسەر پرسی کورد کە لەسەر ئاستێکی گەورەتن و دەوڵەتی وەکو فاکتۆرێکی هەرێمی چاویل دەکرێت لەو ڕاستایدا ئێمە پرسی کوردی ڕۆژهەڵات وەکە زۆرتر بناسیین بەداخەوە لە ساڵانی پێشتر وەکو میدیاکان لەوانەیە ئەوە بگرێتەوە کاکسەلا لەو ماوەیەدا کە ببورم من قسەکەتان بڕم چونکە پرسیارەکەم پەیوەندیدارە بە بابسەوە کە ئێوە باسی دەکەن لە دەوری ڕابردوودا و ئەوانە کە ئێوە کارتان کردووە سەرەتا هەڵسەنگاندنتان بۆ ئەوەی کە بۆ دەربارەی ڕوانینی دەوڵەتی ئەمریکا
ناوەندە سیاسیەکانی میدیاکانی بە پرسی کوردی ڕۆژهەڵات چەندەتان لەو بارەوە چاڵ سەنگاندنێکتان هەیە پاشان پێتان وانە کە جۆرێک لە جۆرەکان ئاوەردانەوە لە پرسی کوردی ڕۆژهەڵات و بە گشتیت مافی مرۆڤ لە ئێران و لە بە بەراوردکردن لەگەڵ مەسەلەی ئەتۆمیدا تا ڕادێک کەم ڕەنگ و ئەوە بەڵێ دیارە وەکو ئەو پرسیارە دەبێت لە دوو تەوەردا سەیری بکەین و هەڵکێشیان بکەین یەکەم ئەوەیە کە سیاسەتی گشتی ئەمریکا بە نسبەت کورد لە پێش ڕووداوەکانی ئەم پێشەش مانگە ڕوویدا بوو کە بە گشتی ئەمریکا سیاسەتێکی یەکگرتووی کوردی نەبووە پێشتر ئەگە بڵێم بە ئێستاشەوە زۆرتر بە پێی هەر تایبەتمەندی هەر پارچەوە سەیری کردەوە لە مەسەڵەن لە کاتێک خەباتێک چەکدایی لە تورکیا بۆ ڕوانگەیەکی جیاوازی بووە بۆ هۆی ئەوەکە بەحاڵ تورکیا دووەم ئەندامی گەورەی ڕێکخراوی ناتۆوە هەندێک تایبەتمەندی استراتێژیشی تورکیا بۆ ئەمریکاوە لە باشووری کوردستان بەهۆی کە پێویستی پێ بۆ لە سەردەمانێک لەسەر لە نەودیوەکەوە تا 2003 ڕۆخانی سەدام ڕەنگە جیاواز بۆ باکوور جا بۆ پێی ئەو پارچانە بە جیاجیە سەی کراوە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەهۆی ئەوەی کە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا 10 ساڵ یاان بڵین بەهۆی ئەوەی کە کێشەی ئەتۆمی ئێران گرنجێکی جار زۆری و باڵی بەسەر هەموو ئەم ناکۆچیانەی کە ڕژی حکوومەتی ئێران بە حاڵ پێشەکین بەرفراوانی مافی مرۆڤ دەکا بە کوردەوە بە نەتەوەکانی دیکەوە هەروە کەمایەتە ئاینیەکان بە شێوەیەکی بەردەوام مافەکانی پێشە کراوە بەڵام بەهۆی ئیدارەی ئێستای ئەمریکا کە بە تایبەتی لە دەهەی و 6 ساڵی ڕابردوو دانوستان لەگەڵ ئێران ڕێکەوتنی ئەتۆمی بە شێوەیەک لە شێوەکان کەمێک ئەو کێشەی مافی مرۆڤ و کێشەی کورد لە نێوانەدا کپ کردەوە بێدەنگ کردو و نەیتوانی بێتە سەرەوە ئەگەر من بەو شتە بکەم بەڵام ئیدارەی ئستاژ ئوباماش بەحاڵ ئەو باست کرد کە چۆن ئەو شتە دەبێ بەهۆی هەموو دەورەیەکی هەندێک تایبەتمەندی جیهانی و هەرێمی هەیە کە کارگەری هەیە بۆ لەسەر سیاسەت دەرەکی ئەمریکا ئەگەمە چاو لێ بکەین لە دوای ڕووداوەکانی 11 سپتامبەر کە وای کرد کە ئەمریکا هەدوا بدوای ئەوەی مەسەن هێرش بکا بۆ ئەفغانستان بۆ حکوومەتی تاڵبان بڕوخێنە دواتر حکوومەتی سەدام لە 2003 بەڵام چەقبەستووی شەڕ لە ئەفغانستان و لە عێراق و هەروەها دوجار قەیرانی ئابوو لە 2007 هەموو ئەوانە ینی هەلومەردەشی خوڵقاند وەکو لە پێشوشدا پێشینەی بووە مەسەن دوا بە دوای بە شێو لە شێوەکان سەرنەکەوتنی ئەمریکا لە شەڕی ڤێتنام و هەندێک تایبەتمەندی ئەو سەردەمەی وەیە و هەروەها ڕوخانی دوو هاوپەیمانی ئەمریکا مەسەن شاه لە ئێران 1970ەوە هەروە لە نیکاراگووا هەمووانە کارگەری بوو کە حکوومەتێکی دموکرات ها سەرکار کە زۆرتر بڵێ ئەمە جێبەجێکردن و ڕێخستنەوەی ناوخۆی وڵات زۆرتر گرنگی مەیە دەورێکی وەکو بخۆیان باسەوەکو ئایزۆلیشن ناوی دەبن ینی پارایڤەت خستن و خستن بە هەمان شێوە ئەوەش لە 2008ەوە لە دەستپێکی حکوومەتی ئۆباما دەستی پێکرد کە قەولیدا کە بە زووترین کە سەربازەکانی لە شەڕ ئێران ڕاق بکشێنێتەوە و سیاسەتێکی ئینتقادی یا دەگەڵ ئێران دەست پێ بکات ڕێکەوتن بگا دەست درێژ کرد بە وڵاتانی ئیسلامی بەحاڵ وەکو دەستپێکێکی نۆ بۆیە هەموو ئەوانە لەم دەورەدا باڵی کێشاوە بەسەر ئەوەی کە کێشەی کورد بەتایبەتی لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان دەنگدانەوەکی زۆرتری بێ بەڵام من پێم وایە لە دوای ئەم ڕووداوانەی ئەو پێشەژمانجی دوایی و ناساندنی کێشەی کورد لە پارچەکانی دیکە ئەو ڕووداوانی پێشتر هۆکار بووە کە نێڵە کێشەی کوردی ڕۆژهەڵاتی دەنگدانەوەی زۆری بێت و ئەم ڕووداوانەی ئەخیر ئێوە دەزانێت باز بکەن کە کێشەی کوردی بەڵێ ئەو ڕووداوانە دیارە کارگەری هەبووە کە مەسەلەن بۆ نمونە چون کورد ئێستا دەبینن وەکو لە ناوچەکە تەنها هێزێکە توانیوێتی ئەگەرچی هەندێک تووشی شکست بوو لە سەرەتا و هەندێک کارەساتی بەسەر هات بەڵام ئەو بۆ هۆکارێکە کورد وەکو فاکتۆرێکی ببینێت کە کاتێکدا ئێمە لە ناوچەیەک دەژین کە شیعە سونی دەگوژێ سونی دەگوژێ ئەو هەموو کوشت و کوشتار و ئاینی و شتنیە کورد بۆتە شوێنێکت تاڵۆرەنسی هەیە سەبری هەیە نەتەوەکانی کە بە عەرەب و بە مەسیحی و بە یەزیدی توانن بگیرسێنەوە هەموو ئەوانە بێگومان دوجار کارگەری دەبێ بەسەر کێشەی کورد پارچەکانی دیکە لە پارچەکانی کردواتە لە ڕۆژهەڵاتیش
بێزگە لە پەیوەندیگرتن لەگەڵ ناوەندەکانی دەسەڵات لە وڵاتانە کە ئێوە باستان کرد کە هەندێک هەڵتاندا لە بواراندا بوارێکی دیکەی خەباتی دەرەوەی وڵات و لەو نەوع خەباتی ئێوە لەوانەیە کارکردن لەسەر ئەفکاری عمومی و میدیا و دروستکردنی لینک و پەیوەندی لەگەڵ ئەوانە بێت دیسان هەر لەو بوارەشدا کەمە فکوسی ڕۆژنامە و میدیاکانی ئەمریکا لەسەر مەسەلەی کورد لە ئێران ئەوە شەر هۆکاری بۆ ئەو دلیلانە دەگەڕێنەوە کە هێنات بەڵێ دیارە هۆکارەکانی زۆر لە بوارەدا کار زۆر بکرێت بەڵێ هۆکارەکانی زۆر نەکوتمان بەشش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ئەمریکا لە دەورەیە بەتایبەت دەورەی ئۆباماوانە بەڵام بەشەشی بۆی کە بەڕاستی شتێکە لە میدیاکان باس دەکەن ماخیر اصطلاحێکی ئینگلیسی پێدەڵێن forgotten struggle یعنی خەباتەشی لەبیر کراو ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێک ئەگەرچی ئەمە باسی شەژ مانگی ئەخی دەکەین بەڵام بەرحاڵ پێشووتریش باس دەکرا لە پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان مەسەلەی ڕۆژاوا یا کوردستانی سووریەی بەهۆی ئەو دو ساڵی ئەخیر بەرحاڵ بە شێوە لە شێوەکان دەنگدانەوەی هەبوو لە میدیاکان و لە باشووری کوردستانیش لێرە بەهۆی ئەوەی کە حکوومەتێکی هەیە لە ماوەی 2 دەهەدا و بەتایبەت دوای ڕوخانی سەددام ئەم شکلە حکوومەتە و سیستمی فدرال لێرە تەسبیت کراوە و لە دەستوری عێراقدا جێگیر کراوە بۆتە شوێنێکە نێزیکەی 30 کۆنسوڵخانە و ناوەندون و سنگی وڵاتانی ڕۆژاوای لێرن بە هەڵهەمووانە کێشەی کوردی بوو ئاستێکی باڵاتر ئەگەرچی پێش ئەو قاڕووداوەکانی مووسڵ و ئەوانە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا بەداخەوە دەبینین کە کێشەی کوردی ڕۆژهەڵات لەگەڵ ئەوەی کە پێشینێشی زۆرتری هەیە بەلانی کەمەوە بۆ 100-120 ساڵ بە حاڵ خەباتێکی نەتەوایەتی لەو پارچەی کوردستان بووە بەڵێ شوێنێک بووە کە کۆماری کوردستان لەوێ بووە دوایە ناو بەناوە خەباتی چەکداری لە سەردەمی شادا بووە دواتر بۆ نزیک بە دەیەک خەباتی چەکداری لە دەورەی کۆماری ئیسلامی بووە حاڵ دوای ئەوەش خەباتێکی بەردەوامی جەماوەری و ناو بەناوە خەباتی ئەترازی و خۆپێشاندان وشتا ینی شکلی خەبات و بربەرەکانی دەگەڵ ئەو ڕژیم و سیاسەتەکانی لە کوردستانیان ڕۆژهەڵات نەپساوە و کۆتایی پێ نەهاتەوە بەڵام بەداخەوە ئەو دەنگدانەوەی پێویست و لە ئاست و کە شیاوی بێن نەبووە بینە سەر کێشەکانی چ ئەمریکا و چ وڵاتانی زلهێز لەگەڵ کۆماری ئیسلامی لە ئەگەری ڕێکەوتنی ئەمە پرسیارێکی فەرزیە لە ئەگەری ڕێکەوتنی یەکجارەکی و بەربڵاوی وڵاتان لەگەڵ ئێراندا سەبارەت بە کێشە ئەتۆمیەکەی پێتان وا هەیە ئەو زمینەیە لە سیاسەتی دەرەکی وڵاتاندا بەتایبەت ئەمریکادا دەبینن کە بەرەبەرە مەیلێکی چاوپۆشیکردن لە پرسی مافی کەمایەتیەکان و بەگشتی مافی مرۆڤ لە ئێران بێتە ئاراوە وەڵی بەڕای من دەکرێت لە کۆمەڵێک ڕەهند و ڕوانگەی جیاوازەوە سەیری بکرێت ئەگەرچی ئەوەی کە ئەو دانوستانانی ئێران کە نزیکەی 10 ساڵە دەیگرێ و هەندێک میدیا بە ماراتۆنی دانوستانەکان باسی دەکەن کە ڕژیمی ئێران توانیوە لەو ماوەدا لە ناکۆچیەکە کاتی خۆی لە سەردەمی بۆشتا بینی ئەمریکا وڵاتانی ئوروپایی بوو لەسەر ڕوانگەیان بۆ بەردەوام بوون لە شەڕی عێراق و هێندێک پرسی دیکە توانی لەو ناکۆچی و بەحاڵ قەڵیشت لە پەیوەندیەکان کەڵک وەرگێ درێژە بە دانوستانەکان بدا و هەموو بەتایبەتی بەڕاستی بۆ وڵاتانی ڕۆژاوایی و کۆمەڵگای نەدەوڵەتی ڕوون بۆ کە حکوومەتی ئێران نیازپاچی نییە لەوەی کە دەهەوێ بەحاڵ بکو خۆی دەڵێ دەستی بە شێوەی ئاشتی خوازانە لە وزەی ئەتۆمی بکات و هەندێک بەرحاڵ بەرنامە و پلانی شاراوی هەیە بۆیە بەڵام بەرحاڵ کۆمەڵێک ڕووداوی دیکە بەسەر ئێراندا هاتوون کە بەڕاستی لە بەرژەوەندی حکوومەتی ئێراندا نین و ئەگەری ئەوە کە ئەبەتەوە ڕوانگەی خۆمان لە کۆمەڵێک ڕووداوی دیکەمە بەسنا سەرکەوتنی کۆماری خوازەکانە لە ئەو یەکێک لەوانە کوتمان بەرحاڵ لە دوای ئەوەی کە سەرۆک ئۆباما قەولی دابوو کە لە هەردوو وڵاتی عێراق و ئەفغانستان بکشێتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو ڕووداوانەیە کە لە مووسڵ ڕوویدا ئەگەمە لە بیرمان بە 6-9 مانگ لەوە پێشکە کاتێک ئەو کاتی داعش سەرەتای بوو شاری فەلوجەی گرت دەنگدانەوەی زۆر لە میدیاکانی ئەمریکادا بوو وەکو سەرشۆڕیەک بۆ ئەمریکا پێناسەیان بۆ کرد کە بەتایبەتی لە فەلوجە نێزیکەی 250 سەربازی ئەمریکایی کوژرا بوو بۆ دەستبەستە بەو شەڕەدەکەوا بە ئاسانی دوای ئەو هەمەوە کە بە
دەیان میلیارد دلار کاتی خۆی ئەمریکا کە وڵاتی بەجێ چەک و چۆڵی بۆ حکوومەتی عێراق بەجێهێشت بۆیە هەموو ئەوانە بەرەبەرە سیاسەتی بۆ کەوتە بەررەخنەوانە وەچێک لە هۆکارەکان بوو کە بە حکوماریەکان لە هەڵبژاردنەکانی 4 نۆڤەمبر 2014 مانگی ڕابردوو هەردوو دەستیان بەسەر هەردوو دەستگای سنا و نوێنران داگەر کە بە کۆنگرس دەناسرێت بەڵام منزورم ئەو بوو کە بڵێم لە ئاستی دیکە کۆمەڵک ڕووداوی دیکەش بوو حکو ئەو قوڵبوونەوە کێشەی بینی وڵاتانی ئەوروپای ڕۆژاوا لەگەڵ رووسیا لەسەر کێشەی ئوکراین لەگەڵ ئەوەیدا کە هێندێک کەس پیان وایە دەرفەتێک بۆ ئێران دەخۆڵقێنێ بەڵام لە ڕاستیدا نە رووسیا ئەو حکوومەتی جارانە سەردەمیەکی سۆڤێتە کە بکرێ وە فشارێکی زۆری لەسرە هەروە هۆکارێکی دیکە مەتوانین ببینین مەسەلەی دابەزینی قیمەتی نەوتە کە ئەو کاتێ نزیک بە 105 دلار بوو و ئێستا نزیکی 70 دلارە و زۆربەی ئابوورناسان پێشبینی ئەو دەکەن کە تا 1-2 مانگ داهاتوو تا بگاتە 6 دلاریش کەوە 40% کارگەری هەیە بەسەر ئابووری رووسیا بۆ ئێران کە زۆر قورسترا چون ئێران بەهۆی ئەوەی کە ساڵیانێکی دوور و درێژە بەتایبەت لە ماوەی چەند ساڵ ڕابردوو لە شێر گەماروی توندی ئابووریە خەزیێنێک و پاشکەوتێکی ئابووری نییە و تووشی قەیرانێکی گەورەی کردووە و دەیکات بۆیە ئەو هەموو ئەوانە وە ئێمە لێکی بدەینەوە لەگەڵ ئەوەی کە 2 مانگ پێشیش ئێران داوای کرد کە دەورێکی بدرێ بە شەڕی دژداعش و ڕێگای نەدرا کە بچێتە کۆنفرانسی پاریس و عملاً زۆربەی ئەوانەی کە لێکۆڵن بۆ سیاست دەکەن وەک هەڵبژاردننی ئەمریکا هەڵبژاردننی وڵاتانی عەرەبی سونی بوو بەسەر ئێران ئەوانە نوێک پراوێز خستنی ئێران لە ناوچەکە و هەروەها پاشەکشی زۆرتر ئێران لە ئاستی ئابووری دەدەنەوە و ئەگەری ئەوە کە دیارە کوتمکو ڕای خۆمە شخصی ئەگەری ئەوە کە ڕێکەوتنێکی یعنی تەسلیم بوونەشی تەواوی ئێران لەو دانوستانانە پێشبینی دەکرێت دیارە ناشکرێ ئەوانە زوو بە زووترین کات بڵێن ئێمە خۆمان بەدەستەوە داوەشتەداوە بەهۆی هەندێک هۆکاری ناوخۆی لە 4 نۆڤەمبری ڕابردوودا وەکو ئێستا خۆشتان ئاماژەیەکتان پێکرد کۆماری خوازەکان لە هەردوو مەجلیسی سێنا و نوێنەران سەرکەوتنیان بەدەستێنن ئەمە شمان لەبیر نەچێت کە زۆر بە دژایەتی تونتر و بەنسبەت کەیسی ئێرانەوە بە تونتر جددیتر دشتر بەنسبەت ئێرانەوە ناسراون کۆماریەکان ئەمە دەتوانێت لە نیشانەیە چی بخوێندرێتەوە تەئسیرێکی دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی 2016 ئەمریکا بۆ سەر کۆماری بەڵێ وەک باسم کرد ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵەوەی پێش پێمان دەست پێ دەکات کاتێکە یەکەم هەواڵی یەکەم ڕێکەوتنی سەرەتایی ئێران لەگەڵ ئەمریکا بڵاو بووە و ماوەی 6 مانگی پێدرەکمال لە کۆتایی ئۆکتۆبر نۆڤەمبری ئەدا بوو ئەو کاتەی من ئەو بڵێم ڕۆژنامەی بەنێوبانکی واشنگتن پۆست کە زۆرتر لە ئەو ڕوانگەی محافزەکار و کۆمارەکان نزیکە مەقالێک نووسرابوو تارێکی لینسی گڕاهامی تێدا بوو کە ئەو ڕێکەوتنی بە هاوشێوەی پەیمانی بەرلین شوپاند کاتی خۆی سەرۆک وەزیرانی پێشووی ئەو کاتی بریتانیا بەنێوی چەمبەرلین ڕێکەوتنێکی لەگەڵ هیتلێر کرد ئەگەرچی ئاشتیەکی کورتماوەی بەدەستێنا لە چەمانجێک بەڵام دواتر هیتلێر بۆ ئەوەی کە دەست بەسەر هەم ئوروپادا بگرێ و بۆیە بە شەرمەزاری لە قەڵەمدا هەروە پێشووتریش ڕخنەی ئەوان لە سەرۆک ئۆباما گرت بوو کە لە بەرابەر بەکارهێنانی چەشی شیمیایی لەلایەن حکوومەتی بەشار ئەساد کە کاتی خۆی بە هێڵی سووری ناوبر بوو بێدەنجی نواندۆ هەرواتر ڕووداوەکانی مووسڵ کە هەرو کات دوای ڕووداوی مووسڵ هەردوو سەناتۆری بەنێوبانجی کۆماریەکان جان ماکەین و لینسی گراهام دەنووساوێکی هاوبەشدا ڕایانگەیان کە ئەگەر 2011 ئەمریکا هێزێکی تەنانە 4-5 کەسی لە عێراق بەجێشپا ئەمڕۆ چاودێری ئاسمانی عێراقی دەکرد ئەم ڕووداوانەی مووسڵ و ئەو کارەساتان ڕووی نەدا و بەهۆی باشبوونی وەزەتی ئابووری وڵاتی ئەمریکاش کارگەری هەیە میشە کۆمارەکان لەو سەردەمانەدا کەڵک وەردەگرن هەموو ئەوانە توانی 2000 دوای 8 ساڵ دوای 2 دەورە کۆمارەکان دەست مەسن کۆنگرسی ئەمریکادا بگرن و پێشبینی ئەوەش دەکرێت بەهۆی سەرنەکەوتنی سیاسەتەکانی سەرۆک ئۆباما ئەگە کۆمارەکان بتوانن کاندیدێکی بەهێزیان بێ بتوان ئەگەری هەیە کە سەرکەوتن بەدەست بێنن لە هەڵبژاردنەکانی 2016 ئەگەر سەرکەوتنیان بەدەست هێنا پێتان وا هەیە دەتوانێت خوێن بەنسبەت ئێرانەوە کامانە خوێندنەوەی بۆ بکرێت بۆ سەرکەوتنی سەر لە نوێی کۆماریەکان
دیارە خب ئەمە دەبێت بەرچاو بگرین کە هەندێک سیاسەتی گشتی ئەمریکایی هەن هاوبەشن ینی بە گۆڕانی سەرۆک کۆمارێک یا حزبێک گۆڕانکاری بەسەردانەوە بەشێکی دەگەڕێتەوە سەر هەلومەرجی تایبەتی ئەو سەردەما چون بۆ نمونە هەر چاولەکە پێش ڕووداوەکانی 11 سپتامبەر هیچ کەس پێشبینی هیچ کەس ڕێگەی بە خۆنەدا بیلۆ بکاتەوە ئەمریکا بەو هێزە زۆرێ و هاوپەیمانێکی ناودەوڵەتی دروستکە و هێرش بکات لەسەر ئەفغانستان مەسەن حکوومەتی تاڵەبان لەناو بەرێدا حاڵێکدا چەند ساڵێک بوو لەسەر کار بوو کۆمەڵێک پێشەرکردنی مافی مرۆڤی کرد بۆ لە وڵاتە بۆیە دەبێ ئەوە بێڵینەوە بۆی کە بزانین چ ڕووداوێکی تایبەت لەو ماوە 1 ساڵ 2 ساڵ ڕوودەدا چۆن بە حاڵڕێککەوتنی ئەتۆمی ئێران بەشۆ دەگا ئێران بۆتە مەترسیەک وڵاتانی عەرەبی ترسیان لە ئێران هەیە و هەواڵیەوە بڵاو بووە کە هێزی هاوبەشی سەربازیان دروست کردەوە ئێران دەستی هەبوو لە ڕووداوەکانی یەمەندا بە شێوک لە شێوەکان و دەستی هەیە لە وڵاتانی عەرەبی وەکو بەحرێن کە 70% شیعەیە مەترسی ئێرانی لەسەرە کێشەی عێراق لوبنان هەموو ئەوانە بەحەڵ دەوری کاریگەری دەبێ بەڵام بە شێوەیەکی گشتیەکە بگەڕێمەوە پرسیارەکەی ئێوە کۆمارەکان بە شێوەیەک لە شێوەکان تونترن و دایانهەیە بە شێوەیەکی تونتر ڕوبەڕووی سیاسەتەکانی ئێران بنەوە کە لە ناوچەکەدا بەرحاڵکو ئەوان پێناسی دەکەن مەترسی تروریسم و مەترسی هەناردەکردنی تونند و تیژی و ئیسلامی سیاسی تونندڕەوی هەیە. بەڵێ جارێکی دیکە بگەڕێمەوە بۆ سەر بوتوێژەکانی و دیسان بۆ ماوەی حەومانگ درێژ کراوەتەوە ئەوان یەکەم چۆن دەڕوانن نێوان ئەو ماتریاڵانەی کە لەو بارەیەدا منتەشر بووە پاشان ئێوە لە نێوانی قسەکانتاندا ئاماژەیتان بۆ کرد کە ئەگەری ئەوەی هەیە ئێران بە جۆرێک سازا بێت و بەڵام نەیەوێت ئاواز و سازانەکەی خۆی ئەوڵم بۆچی دەبێت نەوێرێ سازانەکەی خۆی ئاشکات دوو هەمەنیش ئێوە واقعان لەسەر باوەڕن کە ئەگەری هەیە کە کارتەوە بوو بێت یانیەوە دیارە ئەوە بەڕاستی پرسێکە ئاڵۆز و کەسانی زۆر زۆر گەورە و ناسراو لە دنیای سیاسەت و ناوەندی لێ کۆڵینەوە و ڕۆژنامەهای جۆراجۆرمە دەبینین هەر یەکێ بە شێوێک دەکە هەمووی ئەوانە بە قەولی دەڵێن وەکو بیرۆکەن بەڵام هەندێک جا ئەو بیرۆکانە پشت بە هەندێک بەڵگە دەبەستنەوە و لە هەردوو لای هەیە بەڕاستی مەکو خوێندومەتەوە هەم ئەگەری تەسنەبوونی ئێران هەم ئەگەری شتە بەڵام من لە ڕوانگەی خۆم ئەگە چاو لە پرۆسی ئەو دانوستانانی ئێران دەکەم و چاو لە هەلومەرجی ئابووری ئێران دەکەی بە تایبەتی دوای گەمارۆکان و لەگەڵ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر کەم نەوت دەتوانێت ئەناردە بکا و نزیکەی 40% بە حاڵ قیمەتی ئەو نەوت دابەزیەوە هەموو کارگەری هەر لەسەر ئابووری ئێران کۆمەڵێک شتی تازە هەیە لە سەروبەندی دانوستانەکان و پێش دانوستانەکان ڕوویدا کە وەکو دەکرێت وەکو وەک سەرتاک دەستپێچێک سیر بکرێت کە ئێران ئامادەیە بۆ ئەوە کە خۆی بەدەستەوە بدایە بخۆک و ڕێبەری کۆماری ئیسلامی پێناستەکە و نەرمشەشی قارەمانانە بکە یەکێک لەوانەیە کە ئێمە دەبینین لە ماوەی حکوومەتی ڕوحانی ئێران حەولیدا پێشتریش خۆی لە هەندێک لە سیاسەتەکان و قسە توندەکانی ئەحمەدنژاد بە دوور بگرێت کاتی خۆ ئەحمەدنژاد دەیکوت بەرحاڵ ئیسرائیل چی لێ دەکەین و ئاویان دەکەین و چیان دەکەین و کۆمەڵەوانە بەڵام زۆر جێگای سیر و لە کاتێکدا ئێران دەیکوت کە دەهێوێت ڕێکەوتنی ئەتۆمی بکە دەبین لە توێتێری سەرۆکی کۆماری ئیسلامیان خامنەیی دەڵێ دیە پلانێکی نوێخاڵیدا دەڕێژە بۆ ناوبردنی ئیسرائیل هاو زەمان ئێران شتێک بڵاو دەکاتەوە کە ئەو شێوە تارانەی کە بێسەرنشین و پێپادە درۆن دەڵێ هاوشێوەی ئەمریکام دروست کردو لەو لایە دێ دەچێ دەڵێ دوو کارخانەی موشەکی شتم لە سووریا دروست کردو قەراردادی تازە لەگەڵ رووسیا دەبەستێ چی دەکاو ینی هەموو ئەوانە لە کاتێکدا تۆ دێ دانوستان دەکەی و حاڵ دانوستانی دانوستان و قسە دەکەی کە شتەکەم کە کەمێک جێگای گومان دروست دەکات زۆرتر پێمان مەسرەفی داخلی هەیە بەرحاڵ حکوومەتی ئێران بە توندوتیژی بە گولە و ئاسن بەڕاستی دەسەڵاتی خۆی بەسەر کوردستان دوای لە ساڵناخی بە هەموو ناوچەکانیان دەسپاندەوە هەر گونە شلکردنێک هەر گونە خۆ بەدەستانێک تەنانەت دەتوانێت ئەو ڕخنەگرانە مامناوەندی حکوومەتش بێنێتە دەنگ کە دەبین دڵ لە ماوەی چەند ساڵ ڕابردوو ئێران 100 میلیارد دۆلاری هەزینە کردو بۆ بەدەستێنانی وزەی ئەتۆمی ئەگە ئاوە بە ئاسانی دەست بچێشێتەوە لەو هەموو شتانە
ئەگەری ئەوانە دەکەن کە خۆپێشاندانێک ناڕەزایەتێکی بەرینی جەماوەری دروست بێ و هەروەها لە نێو مدیاکان بە خصوصی وانە باس کرابوو کە کاتی خۆی سەرۆکی کۆماری ئیسلامیران کردبووی وەدەستهێنانی چەکی ئەتۆمی زامنی مانەوەی ئێمە دەستەڵاتە بەسەر خەڵک وە لە ناوچەکەشدا. یعنی ئەوە دەبێتە ئەوە کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و خۆی ئەگەر ڕوانگەی خۆشی بێ خۆی چەک دەکات لە هەموو شتێک لە وە زۆر ئاسانتر دەتوانن نەیارانی دۆخۆیی خەڵکی تووڕە و وەزاڵی هاتووی ئێران و ناوچەکە بەرحاڵ بەسەراندا زاڵ بن. دیارە خامنەی باسی لە اقتصادی مقاومەتی و پشتبەستن بە بەرهەمهێنانی ناوخۆ ئەوانە وەک بەرپەرچدانەوەی کاریگەریەکانی تەحریم لەسەر ئابووری ئێران باسی لەو باسانش کردو. ئەوەش لە ڕوانگەی شارەزایانەوە تەڵێن لەوانەیە نیشانەیەک بێت بۆ ئەوەی کە فەقر ئینتخاب بکات نەوەکو سازان لەگەڵ. بەرحاڵ ئەو دەبێت چاوەڕێبی. من دەگەڕێمەوە بۆ سەرەتای باسەکەمان بەحسی خەباتی کورد لە دەرەوەی وڵات چۆنێتی تێکەڵچێژکردنی لەگەڵ خەباتی جەماوەری مەیدانی حیزبی ڕێکخستنی وە مەدەنی خەڵک لە ناوخۆەوە. لەو بواریکاری ئێوەدا پێتان وایە هەیە دەبێت بەتایبەت بۆ هەرچی زیاتر ناساندنی خەباتی کوردی ڕۆژهەڵات کێشە و گرفت و مشکلاتی ئەو زوڵم و زۆر و ستەمانەی کە ستەمە ناڕەوانەی کە لی دەکرێت و ئەو پێتان وایە دەبێت چی بکرێت کامانە هەنگاو هەڵبگیرێت چۆن لەگەڵ خەباتی ناوخۆ و خەباتی ئەحزاب تێکەڵچێژ بکرێن. وەکو ئاگادارن ئێوە لەم ماوەدا کۆمەڵێک حەول و پێشدەستی کراوە لەن ڕێبرایەتی کۆمەڵەوە دانیشتن و سەردان لەگەڵ هێزەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەی کە بەحاڵ ئەو بابەتەی کە هەتە گۆڕێ کە بە ڕۆژهەڵات تەوەری یا ڕۆژهەڵات مەحوەری باسی دەکەن و هەروەها ئەگەر بکرێتە هەتە کۆنگرێکی ڕۆژهەڵاتی بەسترێ و لە کاتێکدا کێشەی کورد ناوچەکەدا زۆر بەرز بۆتەوەمە دەبینین لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان بەوەی هەندێک تایبەتمەندی خۆیان و هەندێک دەرفەت کە بۆیان دروست بووە دەرفەتێکە لەگەڵ ئەو کە خەبات و شتیان بۆ بەها دەرفەتێک بۆ کە بۆیان کراوەتەوە و کەڵکیان وەگرتەوە. ئێمە بەڕای ئێمە و بەڕای زۆر خەڵک کێشەی کوردی ڕۆژهەڵات ئەوەیە کە بتوان لە ڕگای هاوکارێکی بەرین ئەگەر نەکرێ بەرێشیش لە حاڵی حازا دروست بێ هاوکاریە کە گرنگی زۆرتر بە کێشەی بە لەبەرچاوبوونی تایبەتمەندی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هاوکاریە بەربڵاوە دروست بێت کە بتوانێ لە حاڵ ئەوەیدا کە هەموو ناوچەکە یا جیهان زۆنی کردووە لەسەر کێشەی و ناوچەکە بڵین کە کوردی ڕۆژهەڵات بە بوونی نێزیک ئامارەکان تاوانی 12 میلیۆن کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە مافی پێشێل دەکرێت و ئەو شتە نییە کە ئەو جەزیرە ئارامەشە نییە کە ئێران مەسەن دەهەوێ وێنای ئەم شتە بکا و بڵێ ئەمن شەڕی دیژی تروریزم دەکەم و لە پارچەشی دیکە پشتگیری لە کورد دەکەم و لە حاڵێکدا کە بۆ خۆی میلیۆنها کوردی ماوەی 35 ساڵە بێبەش کردووە دەیان زیندانی سیاسی کورد لە ژێر خەتمەترسی ئەعدامدان و کوردستانی ئێران و دەگەڵ هەموو ئێرانی بۆ زیندانێکی گەورە شت کردەوە. بۆیە من پێما لە بەرچاوگرتنی ئەو حەول دیپلۆماسیانەکە لەسەر ئاستی دەرەوەی مەدەیکەین بۆ ناساندنی کورد ڕۆژهەڵات ئەو یەکگرتوویەکە بینی هێزەکان دەتوانێت فاکتۆرێکی گرنگ بێ بۆ ئەوەی کە پرۆژەی ڕۆژهەڵات یا پرۆژەی ڕۆژهەڵات تەوەری و دوجار کۆنگرێکی ڕۆژهەڵاتی کە وەکو چەترێک هەموو هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات و کەسایەتیەکان کە دەتوانن دەور و ڕۆڵانە بێ خۆ بگرێ شتێکی زۆر گرینگە و دەبێ بەرحاڵ هەموو حیزبەکان هەموو لایەنەکان بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی بەرفەسقی حیزبی یا هەندێک شتیان بۆ بەرحاڵ لەسەر هێندێک خاڵی هاوبەش لە هەندێک بۆ دەستێنانی مافی گەلی کولە و پارچەیە تێبکۆشت. یعنی من ماوەی ڕابردوو و توێژێکم لەگەڵ هاورا بڵام و تەدی سکرتێری گشتی کۆمەڵە هەبوو باسێکی کرد من کەم و بێژ ئەگەر بتوانم نەقڵی بکەم ئاوا بوو کە پێمان دەڵێن وڵاتانی دەرەوە کە کاکە ئێوە یەک نین واتە لایەنی ڕۆژهەڵات کوردی ڕۆژهەڵاتی یەکگرتوویەکیان لە نێواندانی و ئەمەی بە هۆکار ناو دەبرد کە وڵاتانی دەرەکی نازانن پشتیوانی چێ بکەنەوە لە ئەگەری سەرگرتنی هەوڵەکان بۆ پێکهێنانی کۆنگرێ ڕۆژهەڵات بڕەودان بە گوتاری ڕۆژهەڵات تەوەری و کۆکردنەوەی هەموو لایەنەکانی کوردی ڕۆژهەڵات لەژێر چەترێکی واحددا
و دانانی ناوەندێکی کە هاوهەنگی لە نێوانیان دروست بکات و نوێنەرایەتیان بکات لە دەرەوە پێتان وایە ئەمە زیاتر بتوانێت جەزبی هاوکاری و پشتیوانیەکانی دەرەوەی وڵات و ئەوانش بکات وڵاتانی دەرەکی زلهێز بکات بۆ کەیسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. بێگومانکو باسمان کرد بە لەبەرچاوکردنەوە کۆمەڵێک کێشەی دیکە هەیە ئەگەر ئەمریکا بە تایبەتی لەبەرچاو بگرین کە من زۆرتر لەوێ زانیاریم زۆرترە بەهۆی ئەوەی کە هەندێک کێشەی دیکە ئەمریکا هەیەی لەگەڵ ئێران لەسەر مەسەلەی ئەتۆم شتە باسمان کرد کێشەی کوردی ڕۆژهەڵات بخۆی بە تەنیا فاکتۆرەکی زۆر گەورە نییە ئەگە بێت و ئەو کێشەی کوردی ڕۆژهەڵاتش بەسەر کۆمەڵێک حیزبی نایەکگرت و دوو لە یەکتری و ئانە دابەش بێ هێندەی دیکە ئەستەمەکە بتوانن وڵاتی وەکو ئەمریکا وەکو لایەنێکی سەرەکی کە ئێستا دەور دەبینێ لێرە لە باشووری کوردستان و شەڕ لە دژی داعش لە هەوا لە ڕۆژئاوا و سووریا ئێمە بێگومان بە یەکدەنجی بە یەکوتاری ئەوەی کە پەرستکاگە بڵای معتەدی باسی کرد وەکو ڕۆژهەڵاتەوەری و ڕۆژهەڵات مەحوەری و دوجار وەکو کۆنگرەی ڕۆژهەڵات ئەگەر شتێکی ئاوا بێ هەموو ئەو لایەنانە بتوانن کۆبنەوە بە یەکدەنگ سەردانی وڵاتانی ڕۆژئاوایی ئەمریکا و ئوروپایی بکەن ببینی کە ئەمە یەکگرتوین بێگومان دەوری دەبێ و قورسایەکی زۆرترمان دەبێ و ئەوەش بڵێ من نامێ بچمەنێ و وردەکاری هەر ئەم ماوەیە هەندێک خەواڵی خۆشەیە کە بە چاوێکی زۆرتر بە چاوێکی گرنگتر لە چاو لە کێشەی کوردی ڕۆژهەڵات دەکەن لە ڕۆژاوە و بە لەبەرچاوگرتنی ئەم گرنگی پێدانە بە فاکتۆری کوردی لە ڕۆژهەڵاتیش ئەگەر ئەو یەکگرتوویە ئەو ڕۆژهەڵاتەوەریە دروست بێت من پێم وایە کێشەی کوردی ڕۆژهەڵات بێتە ئاستێکی زۆر پێشتر و دەتوانێت سرنجی زۆربەی وڵاتیان ڕۆژئاوایی و میدیا و ئەوان ڕابکێشێ. کاک سەلاح بازیدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی دەفتەری پەیوەندیەکانی کۆمەڵە لە واشنگتۆن زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە دیداری تایبەتی ئەمە. زۆر سپاسی ئەوە دەکەم و ئەو دەرفەتە بە مندا کە توانیم هەندێک تاوتێ ئەو بابەتانە بژی سەرکەوتوبی. بینەرانی عەزیز بەم شێوەیە تینەکۆتیان دیدار تایبەتەمان لەگەڵ کاک سەلاح بازیدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی دەفتەری کۆمەڵە لە واشنگتۆنی ئەمریکا هەتا دیدارێکی تر و دوان و لێدوان و تاوتێکردن و شۆڕەبەکردنی پرس و بابەتەکانی دیکە لە دیدارە تایبەتەکانی داهاتوودا ماڵەوە.